ئەو سێ مانگەی کە لە موچە نەدراوە بێگومان لە ئەستۆی هەردوو حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمە پێویستە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە و پێویستە لە هەمواری بودجەی ساڵی 2024 ئەم بودجەی کە هەموارەکرێت ساڵی داهاتوو تەخسیساتێکی مالی دیاری بکرێ بۆ ئەوەی کە ئەو موچەیە پێ بدرێ. بەڵام بەپێ ئەو وەقایعانەی کە هەیە حکوومەتی هەرێم سێ مانگ موچەی نەداوە، ئێستاش ئەو بڕە قەرزەی بۆ هاتووە لە بەغداوە موچەی مانگێکی پێدا، کەواتە موچەی سێ مانگ لە ئەستۆی هەردوو حکوومەتە ئەمێنێتەوە و ئەمە حەقێکی یاسایی و قانونی خەڵکی ئێمە پێویستە ئینشاءڵڵا بە زووترین کات بدرێ و نەچێتە ئەوی ژۆک و پاشەکەوتی موچەکە بەڵگو بن نەکرێت کە بەداخەوە یعنی ئاسەوارێکی دیار نییە. لە هەوڵە دەین ئێمە وەکو پەرلەمانتاران لەبەرەوەی بە تایبەتی ئەم بڕینی ئەم موچەیە عێراق پشتێکی سەرەکی تایە هەیە، لەبەرەوەی عێراق نەیهێشتووە حکوومەتی هەرێم نەوت بفرۆشێ بە بڕیاری محکەمەی اتحادی و بڕیاری تەحکیمی پاریس و مادەم نەوتیش لە 1970 بودجەی عێراق پێگەیەنێ و هەرێمی کوردستانیش، کەواتە حکوومەتی اتحادی ئەبێ بەشێکی گەورەی ئەم پارەیە قەرەبوو بکاتەوە لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێ بکەون چۆن ئەو مافە بە خەڵکی بدەنەوە. بەڵام بەنسبەت موچە بە شێوازێکی گشتی لە ساڵی داهاتووە ئێمە کە بەڕێز سەرۆک وەزیرانمان بینی لە بەغدا بەڵێنەوەی پێداین کە پێشنیارێکی باشی ئامادە کردووە بۆ هەمواری بودجە تایبەت بە موچە، ئەویش بەوەی کە ئێمە لە بودجەی سیادیمان هەیە، بودجەی حاکیمەمان هەیە، بودجەی استثماری و تەشغیلی هەیە، بودجەی حاکیمەی عێراق کە بایعی و دەرمان و ئەم شتانەی لێ خەرجەکرێ بۆ هەموو عێراق، هەر لەوە موچەی هەموو موچەخۆرانی عێراق بدرێ بە هەرێمی کوردستانیشەوە و موچە ئیرادەیەکی حەقیقی هەیە لە بەغدا کە موچە ببرێتە دەرەوەی ئەو سرعاتە سیاسیانەی کە هەیە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا و ئەمە موژدەیەکی خۆشە. هیوادارین لەو هەمواری بودجە سەرکەوتوو بین، هەندێک دەنگی نەشاز و پۆپۆلیستەیە کە لە ناو عێراقا بەداخەوە کێشیان بۆ ئەو بودجەی ساڵی 2023 دروست کرد کە کاتی خۆی ئێمەوەکو یەگرتوو دەنگمان پێ نەدا وتمانم بودجەیە هەڵغام ڕێژ کراوە و کێشە دروستەکە بۆ خەڵکی هەرێم و سەلمان دیشی کە بۆ چون و پێشبینیەکەی ئێمە ڕاست بوو و بەداخەوە کۆمەڵێک خەڵک لە ناو بەتایبەت لیژنەی دارایی هەندێک ئەندامی تایە تەبانین لەگەڵ مافەکانی ئێمە شەڕی خۆیان لەگەڵ حکوومەتی هەرێم لەسەر ئەساسی ئازاردانی خەڵکی هەرێمەکەن کەوەش بەڕاستی نەئەخلاقیان و نەسیاسیان و نەقانونیان ڕەوانیە. هیوادارین ئەو دەنگە ئەم ساڵ کەستر بێ و شکست بخوا لەوەی کە دەقێکی وا بنووسرێ لە بودجە کە موچەی موچەخۆرانی ئێمە بە تایبەتی موچە هین بکە ئەندابین بکە. جارێکتر یاسای بودجەکەی هەموارەکرێتەوە بۆ نمونە خەڵک چاوەڕوانی هەیە ئەگەری فەوتانی سێمان کە دوای ئەوە ڕێکەوتنەکەی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی بۆ 300 ملیاری بوو. ئێستا جارێکتر ئەوێ هاوڵاتیان چاوەڕوانی ئەو بن جارێکتر بڕۆن ڕێکەوتن بکرێتەوە جارێکتر اینجا ملیار پارەی دەبێت بۆ موچە. پەرلەمانی عێراقی سە لە پشووی یاسادانانە بەپێی دەستوور ناتوانێت ئێستا یاسادا بنێ، بەڵام لە 9/1 ئەم مانگی داهاتوو ئەو پشووە کۆتایی پێدێ پەرلەمان ئەتوانێت دەست بەکار بێتەوە بۆ یاسادانان و ئەم بابەتەش پێم وایە ئێستا تقریباً ڕایەکی گشتی گەورە بۆی دروست بووە لە ناو هەموو عێراقا کە مشکلەی موچە مشکلەی پاکخستنی قوتابخانەکانی ئێمە کە نیوەی کوردستان ئێستا قوتابیەکانی سێ مانگە دەرس ناخوێنن و ئەمە کێشەیەکی وا گەورەیە کە قەنەعەتمان وایە کە یعنی ساڵی داهاتوو وەکو ئەم ساڵ نابێ بە دڵنیاییەوە. ئەو بودجەی ئەو قەرزەی کە درێ بە هەرێم لەسەر ئەساسی بڕیارێکی حکوومەتی اتحادی دراوە بۆ پڕکردنەوەی ئەو نوقسانیانی کە لە بودجەی هەرێمە هەیە بۆی بتوانێت موچە بدا. ئەمە بەردەوامە بێ بۆ ئەم جارە، بەڵام لە داهاتووە ئەمە پینە و پەڕۆیە بۆ مافی خەڵکی ئێمە، نابێ حەقی خۆت بە قەرز پێ بدرێ، چون ئەم قەرزانە لەوانەیە لە داهاتووە کێشە بۆ بودجەی هەرێم دروست بکەن، کێشەیەکی نوێ دروستکەنەوە لە بینی هەرێم و بەغدا. ئەمەی کە بەناوی قەرزەوە ئەدرێ ناڕاستە، بەڕاستی ئەبێ لە شێوازی بودجە پێمان بدرێ وەکو پشتێک لە بودجە. نازانم پرسیارەکەت بەشێکی ما بۆ وەڵامی نەدەمەوە. دکتۆر داهاتی گومرگی هەرێم لە چه ئاستێکدایە بۆچی موچە لەوە دابەش ناکرێت؟ ڕۆژی ڕابردوو وەک دێکسەردانی بەغدای کردو بۆ لێکۆڵینەوە لە داهاتی گومرگی هەرێم تا چەند زانیاری لەسەر ئەمە هەیە؟ بەڵێ یەکێ لەو شتانەی کە